لە شاری هەولێر و لە گەلەری هۆڵی میدیا بە چاودێری وەزارەتی ڕۆشنبیری و لاوان و هاوکاری بەڕێوەبەری گشتی وەرزش پێشانگای فۆتۆگرافی و وەرشی و هونەری و ڕۆژنامەنووس نەبەس محەممەد علی ناسراو بە نەبەزی علی ئاسکە کرایەوە. پێشانگەکە بە بەشداری سەرۆکی لیژنەی ئۆڵۆمپی و جێگیری بەڕێوەبەری گشتی وەرزش و چەندین ڕۆژنامەنووسی وەرشی و سەرۆکیانە و ڕایەنەر و یاریزان کرایەوە کە لە 120 وێنە پێک هاتبوو. کورتکراوەی ئەزمموی 50 ساڵی نەبەز محەممەد بوو. لە بوارەکانی یاریزانی و ڕاهێنەری و ناوبژیوانی و سەرپەرشتیاری یاری و کاری ڕۆژنامەنووسی و وەرشی و هونەری. نەبەز وەک خۆی باسی دەکات یەکەم پێشکەشکار بۆ بەرنامەی وەرشی بە شێوەی ڕاستەخۆ پێشکەش کردو لە ساڵی 1991. پێشانگەکە ماوەی یەک ڕۆژی خایاند و بە کۆتا هات. ئاماژ لەکردنەوەی ئەم پێشانگایە هەموو مرۆڤێکە گەر بێ هەوڵێ بات بێگوێ دانەباندوو بوون و هیلاک بوون هەوڵ دەداتکەوە ئەو بەرهەمەی کە هەیەی بێنێتە دی. منیش وەک شخصی خۆم لە سەرەتای لەدایک بوونمەوە کاتێکە خوێندکارم لە سەرەتایی هەوڵم داوەکەوە بەشداری وەکو یاریزانی بەشداریم کردووە هەتا ئەم تەمەنی ماوەی 6 ساڵێکە بێت بەردەوام لە خزمەتی وەرشا بووم. کارەکانی من پێشانگاکەم ئەمە لە سلێمانی کردمەوە لە هەولێری ژوا کردومەتەوە لە دووتێی 120 وێنەیە کە باسی ئەو چالاکیانەمەکە لە سەرەتای دروستبوونەوە چوەک یاریزانێک بووم لە ڕێزی هەڵبژاردەی سلێمانی لە مەرکەشەبا بۆ هەڵبژاردەی سلێمانی نادی سلێمانی دواتر وەکو ناوبژیوانێک دواتر وەکو سەرپەرشتیارێک بۆ یاریەکان هەروەها وەکو مۆسیقاژەن و هونەرمەندێک وەکو ڕۆژنامەنووسێک ئێستاشی لەگەڵابێکە ماوەی زیاتر لە 40 ساڵە لەو بوارە سەرقاڵم و حەزم بە ئیشەکەمە بەردەوامیشە بەم تا ئێستا توانامە بێت وەکو مدەریبێکی خەوەن پێداویستی تایبەت وەکو مدەریبێکی فوتساڵی کچان وەکو تم ڕۆژنامەنووسە یەکەم کەسم کە بەرنامەی ڕاستەخۆم کردووە لە ساڵی 90ەکە و ئێستاش وەکو ئەفسەرێکم لە بەڕێوەبەراتی وەرشیارەکان ومێ دەکەم ئەو کەسانی کە ئەیانوێت کەسی زۆرمان هەیەکەوە قابلێتی لە من باشترێکە بە هەمان شێ ئەو ڕێچکەیە بگرێت و ئەو چالاکیانێکەتی کەوا لە دووتێی پێشانگایەکە پێشکەشی بکە. ئێوە شەر بژین و بەخێر بەسەر چاوە.